تحقيق المساواة بين العراقيين دون تمييز لأي. دوجار دادگای باڵای فیدراڵی عراق بڕیارەکەی لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا و ڕایگەیاند دەبێت لەمە دووە فەرمانبەرانی هەرێم هاوشێوەی فەرمانبەرانی عراق لە کاتی خۆیدا موچە وەربگرن. دادگای فیدراڵی عراق لە دانیشتێکی شارنووسازدا بڕیاری کۆتایی لەسەر چەند سکاڵایەکدا کە لەلایەن ژمارەیەک مامۆستا و فەرمانبەری هەرێمەوە لەسەر هەردوو سەرۆکوەزیرانی عراق و هەرێمی کوردستان تۆمار کرابوون. لە سکاڵەکاندا داوا کرابوو کە هەردوو سەرۆکوەزیران پابند بکرێن بە جێبەجێکردنی یاسای بودجێ عراق و پێدانی موچەی موچەخۆرانی هەرێم مانگانە لە وادەی خۆیدا. بە پێی بڕیارەکانی دادگای فیدراڵی کە لەلایەن جاسم محەممەد عەبوود سەرۆکی دادگاکەوە خوێندرانەوە، بڕیارەکان بە ئاڕاستەی بە نیشتیمانیکردنی موچەن بە جۆرێک کە ناوەڕۆکەکانیان بۆ ئاڕاستەیەن کە لەمە دووار ڕاستەوخۆ لە بەغداوە موچەی فەرمانبەرانی هەرێم بنێردرێ. بڕیارەکانیش پێک دێت لە یەکەم پابندکردنی هەر یەکە لە سەرۆکوەزیرانی عراق و هەرێمی کوردستان بە نیشتیمانیکردنی موچەی فەرمانبەری سەرجەم وەزارەتەکان و پارێزگاکان لە بانکە حکومێ فیدراڵەکان، هەروەها پارەی موچەی فەرمانبەران لە پشکی هەرێمی کوردستان ببڕدرێ بەو جۆرەی لە یاسای بودجەدا هاتووە. هاوکات پێویستە سەرۆکوەزیرانی عراق موچەی فەرمانبەرانی هەرێم بدا و نابێت ئیتر بە قەرز پارەیان بۆ بنێرێت. دەبێت هەموو فەرمانەکانی هەرێم هەماهەنگی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی عراق بکەن بۆ جێبەجێکردنی گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ سەر بانکە فیدراڵەکان بەبێ گەڕانەوە بۆ نوێنەرایەتی هەرێمی کوردستان. دووەم، هەموو ئەو لایەنانەی کە لە بڕگەی یەکەمدا لە هەرێمی کوردستان ناویان هێنراوە پابند دەکرێن بە پێشکەشکردنی میزان مڕاجعەی مانگانە لەو وادەی کە فەرمانگەی ژمێریاری لە وەزارەتی دارایی فیدراڵ لە مانگی دواتردا دیاری دەکات، ئەوەش لە کاتی داواکردنی پارە هاوشێوەی وەزارەتی فیدراڵیەکان. سێەم، پابندکردنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە ڕادەستکردنی سەرجەم داهاتە نەوتی و نانەوتیەکانی بە حکومەتی فیدراڵ خەزێنەی دەوڵەت بە گوێرەی یاسای ئیداری دارایی فیدراڵ بەو مەرجەی دیوانی چاودێری دارایی فیدراڵ بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم وردبینی لەو داتایانە بکات کە تایبەتن بەو داهاتانەوە، ئەمە بە پشتبەستن بە حکومەکانی مادەی 12 یاسای ژمارە 13 یاسای بودجەی گشتی فیدراڵی. چوارەم، پابندکردنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەوەی دیوانی چاودێری دارایی فیدراڵ بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێرەی دارایی هەرێم وردبینی بکەن لەو حسابە بانکیانەی کە بۆ هەرێم دەکرێنەوە لە بانکی ناوەندی، هەروەها وردبینی بکرێت لە لیستی فەرمانبەران و خانشینان و سودمەندبوانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. ویستی دادگای فیدراڵی لەم بڕیارانە بۆ بە نیشتیمانیکردنی موچە بوو، هەروەها بۆ ئەوەی لەمە دووە موچەی فەرمانبەرانی هەرێمیش ڕاستەوخۆ لە بەغداوە دابەش بکرێت. دادوەر جاسم محەممەد عەبوود لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاند ناکرێت فەرمانبەران و خانشینانی هەرێم بە 3 مانگ جارێک موچە وەربگرن، دەبێت لەمە دووە هاوشێوەی فەرمانبەرانی عراق ئەوانیش لە کاتی خۆیدا و مانگانە موچەیان پێ بدرێ. سەرۆکی دادگای باڵای فیدراڵی عراق لە دانیشتنەکەدا دووپاتی کردەوە کە پێویستە سەرجەم دەسەڵاتەکان بە سەرۆکوەزیرانی عراق و هەرێمیشەوە پابەندی بڕیارەکانی دادگا بن و وەکو خۆی جێبەجێی بکەن.